بە حکمی ئەوەی چەند ساڵێکە دیاردەی وشکە ساڵی هەیە توانم بڵێم بازیان لە جا سنوورەکانیدا زۆر باشە بەڵام تاسیری زۆریشی کردو لایمە ساڵانی پێشوو بازیان ساڵتوکێکی زۆر مەرەزەیەکی زۆر ئەکرا لە سنووری بازیانە بەڵام بەداخۆ ساڵ بە ساڵ کەمەکراوە ساڵی ئەم ساڵ ئەوەی ئێمە بە دوواداچوونمان کرێت چوبێت نزیکەی 40 بۆ 50 دۆرم کراوە ئەویش بە بۆنەی بێ ئاویەکە کەم ئاوی چووکە خۆتە زای مەرەزە بە ئاوەیە ئاویش هیچ فەلاحێ ئەو تەسحێ نادا بەخۆی کە بۆن لە سەرەتای چاندێهانی ئاو هەیە چووکە ئەزانێت لە مانگی هەشت و نۆیە کە مەرەزە زۆری پێویستی باوە لەو کاتە ئاو نامێنێ و بەرهەمەکەی سفرە بێتەوە تاسیری زۆرە کاک جەلال بە حەقەت چووکە ئەدینی بازار ئەنواع ئەشکال برنج هاتووە ئەمە برنجی تورکیە رووسیە ئۆکرانیە بەداخواڵێم ئەو بەرهەمە جوانەی خۆمان لە چاو ئەو برنجانە پارێکی زۆر کەمەکە یعنی ئەو هەموو عەزیێتە ئەوەی ئەوان ئەسکرێ خۆمان نەزانین چۆن ئەکرێ بە هەزار ئالیات و میکانیکی متەتەور و زەحمەتێکی کەم و تێچووی کەم لای خۆمان تێچێکی زۆر و زەحمەتێکی زۆر بەرهەمەکانیشمان پارە ناکە بۆیە یعنی بەڕاستی تاسیری زۆرە ئەویش کە خەڵک سار بۆ تۆ دەی